كاك حسن فەرموو بەڕێزم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشي ماما سهلان. والله الحمد لله لەخوا بەزەوی کاک حەسەن جەنابتان چۆنن؟ والله باشي من لك ربط تلفون. نەکەرکووکی ئاسیزەوە خۆی گەورە بتان پارێزێ فەرموو. ألم هاي الشيء إسا ألم بابا خير مثلا لما الله كخيرك كي تسمزنا باش خيري باش ترى تباسي كده أو خيرنا من وانيا. خێر دوو جۆرە هەیە، خێرمان هەیە خوا هەردووچیانی باس کردووە. إن تبدوا الصدقات فنعم ما هي وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم. واتە خوا بەردووچی باس کردووە. قسەی لەسەر دەکەم هەندێک خێر هەیە بە ئاشکرا بکرێ باشە، هەندێک خێریش هەیە بەنهێنی بکرێ باشە. بەسەر چاو خێرەکە باس ئینی نامێنێ خێری نامێنێ باس نەکەی باس. ئایشەڵا ڕوونکردنەوە دەدەم کامە بەنهێنی باشە و کامە بە ئاشکرا باشە. خوا هەردووچیانی لە قورئانە بۆ ئێمە باس کردووە. بەسەر چاو کاکە حەسەن گیان ئینشەڵا گوێبیست بە زۆر سپاس بۆ جەنابەت دەست خۆش بێ. خوا لەگەڵ بێ خوا. کاک حەسەن دەفەرمێ خێری نهێنی و خێری ئاشکرا. بەڕێزن هەردوو خێرمان هەیە. خێر هەر ئەوە نیە لە وڵاتی ئێمە داڵێن ئەم دەستە بەخشی بۆ دەستە نەزانی ڕاستە. لە هەندێک حاڵەتە خێری وا هەیە بۆ ئەوەی هەم خۆت تووشی ڕیایی نەبی و بەڕێزان هەم وەرگریش تووشی تەریقبوونەوە نەبێ خەڵک پێی نەزانن فڵان کەس یارمەتی فڵان کەسی داوە لە هەموو مەجلیسێکە دواتر عوجبێک بدگرێ ڕیایی بدگرێ و خێرەکەت بەتاڵ بێتەوە یان فڵان کەس دڵی بریندار بێ ئای خوای پەروەردگار چیم لێ بەسەر هاتوو ئێستا هەموو خەڵک باسم دەکا فڵان کەس یارمەتی داوم. لەم کاتەدا خێر وا باشە ئەم دەستە بەخشی ئەو دەستە پێی نەزانێ هەم سەمعی بەرامبەر بپارێزی هەم خۆشت لە ڕیا بپارێزی. بەڵام هەندێک خێر هەیەوانیە ئێستا مزگەوتێک دەکرێت جەنابەت نیەتت بڕیایی نییە لە مەجلیسێکا باسی کڵێ وەڵای فڵان مزگەوتە لە گەڕەکەکەمان کراوە یان قوتابخانەیەک ئەم گەڕەکەی ئێمە قوتابخانی تێدا نییە وەڵا فڵان کەسی خێرەوەمەند دەفتەرە دۆلاری دانا وەڵا لەخوا بەزانینیش خوا لە خێری دەرنەکات چون 5 وەرەقەم دانا نێتت ئەوەیە بۆیە باسی دەکەی کاک فڵان کەسیش بەڵکو بەم خێری نەزانی بێ کاکە فڵان کەسیش لە مەجلیسەکەیە بەڵکو غیرەت بگرێ ئەو 10 وەرەقە بدا و 15 وەرەقە بداواتە خێرەکە زیادی کرد بۆ مزگەوتەکە بۆ بیرەکە بۆ قوتابخانەکە بۆ خەستەخانەکە بۆ ڕێگە و بانە خێرەکە واتە خێرەکە کە ئەمە خوا سەیری نێتی دڵ و دەرونی خۆت دەکا بۆیە ئاشکرات کرد کە خەڵکی تریش بەم خێرە بزانن و بە ئیزنی خوای گەورە خێرەکە گەورەتر بێ تۆش ئەجری هەمویانت بۆ دێ چونکە سەبەب بووی یان لە ماڵەوە کە خێرت کرد بەو نێتە خێرەکە ئاشکراکەی بڵێ ئینشاء الله منداڵەکان ئەمڕۆ 10,000 مان کردو بەخێر ئەم مانگە بڕیارمان داوە 50,000 بدەین بە بەرنامەی تەلەڤیزیۆنی فڵان کە خانوو بۆ هەژارێک بۆ نمونە دروست دەکا ئەوە منەتی نییە بەسەریا بکەی بەرنامەکە بۆی دەکا و تۆ پارەکە دەگەیتەوە ئەو میندارە کە لەو بەرنامە خێرخوازیەوە بۆی دەکا منداڵەکان با فێری بەخشین بن واتە باوک هەر بە دزیەوە خێر بکە مناڵ بە حیاتی چاوی لێ نەبێ باوکو دایکچی بەخشیوە ئێمە هەر بڵین خێری نهێنی ئەی مناڵ لەکوێوە فێری بەخشندەی دەبێت بۆیە لەبەر چاوی مناڵەکانی خۆت و بەو ئادا بەش کە پێ بڵێ ئینشاءالله ئێمە تەنها نێتمان ڕەزامەندی خوایەوە هەر ئەمەمان بۆ قیامەت دەمێنێتەوە هەندێک جار خێر بە ئاشکرا بیکەی باشە و هەندێک جاریش بە نهێنی بیکەی بە تایبەت بۆ ئەوەی ڕێز و کەرامەتی کەسی وەرگری پێ بپارێزی خوش ئاگاداری نێتی دڵەکانە خوا لە ڕیا و ڕووپامای بمان پارێزەیە